لە کاتێکدا کۆریای باشوور لە بەرهەڕەشەکانی کۆریای باکوور بە دۆخێکی هەسیاردا تێپەڕ دەبێت، بەڵام ئەو دۆخە ڕێگر نەبوو لەوەی هاوڵاتیانی کۆریای باشوور نەهێڵن دۆسیەکی گەندەڵی بەسەر سەرۆکەکەیاندا تێپەڕ بێت و لە ئاکامدا لە پۆستەکەی دوورخرایەوە. دادگای دەستوری کۆریا لەسەر دۆسیەی گەندەڵی پاک جۆن های سەرۆکی لەسەر کار لابرد. سەرۆکی دادگاکەش ڕایگەیاند پاک جۆن های بە هەڵسوکەوتەکانی ناپاکی بەرامبەر بەگەلەکەی کردووە و ئەوەی کە ئەو کردوویەتی پێشلکردنی مەترسیداری یاسایە و ناتوانن لێبوردە بن بەرامبەری. پاک جۆن های دەبێتە یەکەم سەرۆکی هەڵبژێردراوی کۆریای باشوور کە ناچار دەکرێت پۆستەکەی جێبێڵێت. بەپێی دەستوری ئەو وڵاتەیش دەبێت لە ماوەی 6 ڕۆژدا هەڵبژاردنی سەرۆکایەتی ئەنجام بدرێت. ئاشکرابوونی گەندەڵیەکانی سەرۆکی لەسەر کارلابراوی کۆریای باشوور وڵاتی خستە قەیرانێکی سیاسیەوە. خەڵکی کۆریای باشوور ئەو گەندەڵیەی سەرۆکەکەیان پێ قبوڵ نەکراو لە سەرەتای ئاشکرابوونیەوە لە شەقامەکان دەستیاندایە خۆپیشاندان و بەردەوام بوون تا کۆتاییان بەدەسەڵاتەکەی هێنێ. خراپ بەکارهێنانی دەسەڵات و قۆستنەوەی بۆ هاوکاریکردنی جۆنسۆن سیلی هاوڕێی پاک جۆن های کەوتە دۆخێکەوە کە دادگای دەستوری بە ناپاک ناوی بهێنێت. پاک جۆن های دەسەڵاتەکانی بۆ دەزوەردان لە کاروباری حکوومەت و بەکارهێنانی سامانی گشتی بۆ هاوکاریکردنی دامەزراوە داراییەکانی خۆی بەکارهێناوە. هەروەها داوای بەرتیلی لە سەرۆکی گروپی کۆمپانیەکانی سامسۆنگ کردووە لە بەرامبەر ئەوەی کۆمپانیاکەی پشگیری حکوومەت بۆ لەکاندنی هەردوو لقەکەی کۆمپانیای سامسۆنگ لە ساڵی 2015دا بەدەست بهێنێت. ناڕەزایەتیەکانی خەڵکو و بەردەوامی خۆپیشاندانەکان پەرلەمانی ئەو وڵاتی هێنایە سەرخەت و لە نوێی کانونی یەکەمی ساڵی ڕابردوودا بە زۆرینەی دەنگ سەرجەم دەسەڵاتەکان لە پاک جۆن های سەرۆک سەندرایەوە. لە ئێستادا کە پارێزبەندی سەرۆکایەتی لەسەر پاک جۆن های هەڵگیراوە دەتوانرێت لە دادگا لێپرسینەوەی لەگەڵدا بکرێت. بۆ پڕکردنەوەی بۆشایی دەسەڵات لە وڵاتش هوان کیو ئانی سەرۆک وەزیران کارەکانی سەرۆکایەتی بەڕێ دەکات. سەرۆک وەزیران ڕایگەیاند ڕێز لە بڕیاری دادگای دەستوری دەگرێت و بەڵێنیدا سەقامگیری بۆ وڵاتەکەی بگەڕێنێتەوە. وتیشی ڕێگە نادات ململانەی ناوخۆیی سەرهەڵدات. لەسەر ئاسی نێودەوڵەتی لەسەر کارلابردنی پاک جۆن های کاردانەوەی ئەمریکای لێکەوتەوە و وتەبێژی باڵێۆزخانی ئەمریکا لە سیئۆلی پایتەخت جەختی کردەوە لەسەر کارلابردنی پاک لە پۆستەکەی نابێتە تێکچوونی پەیوەندیەکانی نێوان هەردوو وڵات. وتیشی ئەمریکا بە هاوپەیمان و هاوبەشێکی بەوەفای کۆریای باشوور دەمێنێتەوە. باڵێۆزەکەی ئەمریکا ئاماژەی بەوەشدا ڕێز لە هەموو بڕیارێکی دیموکراسیانی گەلی کۆریا دەگرن و ئەوەش کە ڕوویدا ڕووداوێکی ناوخۆییە. کاروان شێمەسین NRT